بەڵێ بەڕێزان هەموو لایەک هەموو دنیا ئاگادارن کە سوپای عەرەبی سووریا چەند ڕۆژێکە هێرشی کردوتە سەر دوو گەڕەکی کوردنشین لە حەلەب کە هیچ تاوانێکیان نییە تەنها کوردبوون نەبێ، بەڵام تەبان بە هوتافی ئەڵڵاهو ئەکبەرەوە بەرەو ئەوان دەچن. تۆ سەیری ئەو سوپایەکەن بەرامبەریان سوپای ئیسرائیل هەر وەکو دەڵێن بەردووچکەی باوێی دەگاتە ناو دیمەشق، بەرامبەریان ناوێرن هەر تەماشاشیان بکەن نەک هەرڕووی ئەڵڵاهو ئەکبەر بکەنە ئەوان. پەلاماری ئەو خەڵقە داماوەیان داوە کە تەنها لەبەر کوردبوونە هیچ هۆکارێکی کەی نییە. زیاتر لە 140,000 نزیکەی 150,000 بەپێی هەندێک لە هەواڵەکان زیاتر ئاوارە بوون و شەڕ و پێکدادانی شێشتا بەردەوامە. بەڵام دەستگای خێرخوازی بارزانی وەکو یەکێک لە دەستگا هەرە گرنگەکان کە هەر زوو خۆی گەیاندۆتە ئەوێ بۆ هاوکاری ئەو لێ قەوماوانە ئەوانەی کە ئاوارە بوون. دیارە دەستگای خێرخوازی بارزانی شوێن پەنجەی بە هەموو ئەو کارانەوە دیارە. بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین، میوانمان هەیە لەگەڵ ئەو قسەی زیاتر سەبارەت بە هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بارزانی دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ڕەواج حاجی ئەندامی دەستەی کارژێری ڕێکخراوی خێرخوازی بارزانی ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە کاک ڕەواج بەخێر بن. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان. باتخوا بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم، بخۆ دەزانین نزیکەی 140 بۆ 150,000 کەس ئاوارە بووە ئێستا، زۆر بەشیان ئەوانن کە وەختی خۆی لە عەفرین بوون لێەوە ئاوارە بوون بۆ ئەوێ ئێستا جارێککە ئاوارە بوونێتەوە. تا ئێستا چیتان بۆ خەڵکە کرد وەکو تاکە دەستگای خێرخوازی کە خێرا بەهانای ئەو خەڵکەوە چوو؟ سوپاس بۆ ئێوە. تەبعی دوای 72 ساعت لەو ڕووداوانەی کە ڕوویدا دوێنێ بەداخەوە خەڵکێکی زۆر ئاوارە بوو، پێرێش دەستی پێکردبوو. ئەو ئاوارە بوونە بەردەوام بووە ئەو ڕۆژ، بەڵام بە شێوەیەکی کەمتر بەهۆی پێکدادانەکانەوە خەڵک نەیتوانیوە بێتە دەرەوە و بێتە شوێنێکی ئامن. لە پارێزگای حەلەب لە ناوەندی پارێزگا 5 شوێن کراوەتەوە کە نێزیکی 1200 خێزانێکی لێ کۆبووتەوە. بەشی هەرە زۆریان گەڕاونەتەوە عەفرین کە وەکو ئاماژەشت پێدا خۆی لە 25,000 خێزان تێپەڕاندووە، زیاتر لە 130,000 کەسێک دەبیتن. گەڕاونەتەوە سەر گوندەکانیان بەشێکی زۆریان ڕێگەیان پێداون لێ بەبێ گرفت. ئێمە لەوەینە تیمەکانمان ڕۆژانە متابعەیان دەکەین، گەڕاونەتەوە سەر گوندەکانیان، هەند لای دۆست و ناسیار و خزم و کەس و کاریان باشە. کارەکانی ئێمە بەردەوامە لە خزم. ئەوانەی ناو حەلەب کاک ڕەواج وتە هەندێکیان لە ناو حەلەبن، ئەوانە لە شوێن لە مزگەوتن لە کلێسان لەسەر جادەن. وەکو پێم گوتن فەرمانگەی یان با بڵێندا بەڕێوەبەرایەتی کاروباری کۆمەڵایەتی و کار لەوێ سەرپەرشتی دۆخەکە دەکاتن لە 5 ناوەند کە مزگەوتی تێدایە، هۆڵی تێدایە، خەڵکەکە تێکۆ دەکرێتەوە. زیاتر ئەوانەی کە لە حەلەب ماونەتەوە عەرەبەکانی کە هاوبەش بووینە لەگەڵ کوردەکان لەو دووگەڕەکە یان لە دەوروبەر کاریگەر بووینە بەو ڕووداوە لەوێ نیشتەجێ بووینە، ئەوانەی کوردەکان زیاتر گەڕاونەتەوە عەفرین. زۆر باشە کاک ڕەواج، یانی ئێوە بەم شکڵە تاکەی بەردەوام دەبن، تا دەتانەوێت تاکەی بەردەوام بن تا شەڕ دەوەسێ و خەڵک دەگەڕێتەوە یان لە دوای ئەوەش هەر بەردەوام دەبن لە هاوکاری ئەو خەڵک؟ نووسینگەی دەستگای خێرخوازی بارزانی لە عەفرین ماوەیەکی زۆرە کراوەیە، کارەکانی خۆی جێبەجێ دەکاتن، هیوا ناخوازێت هیچ ڕووداوێکی وا ڕوو بدات کە لەوێ خزمەت بکات، نە لە کوردستان لە هیچ شوێنێکی جیهان ناخوازین کە کەس پێویستی بە هاوکاریەکانی ئێمە بیتن، بەڵام کە ڕووداوێکی وا ڕوودەداتن بەتایکی دەستگای خێرخوازی بارزانی کە ڕێکخراوێکی ئینسانیە، پەیامی ئینسانی گەلێکی ستەم دیدەی پێ، هەڵگری ناوێکی مەزنە کە بارزانیە، بەهانای خەڵکەوە دەچیتن لە هەر شوێنێک کە دەستی پێ بگات. لە عەفرین ئێمە بەردەوامین، تیمەکانی ئێمە لە ڕۆژی یەکەمەوە ئاگاداری ئەو دۆخە بووە لە ڕێگای دانانی چێشتخانە یان با بڵێن مەتبەخی کراوەتەوە خواردنی گەرم دنیا ساردە، خواردنی گەرم زەروریە بەداخەوە کە خەڵکێک لە بارودۆخی شەڕ ڕادەکات تەنها خۆی ڕزگار دەکاتن، پێخاف پێداویستی گەرمکەرەوەی بەردەست نییە، ئەوە لە بەردەست نەبی خواردنیش نەبیتن وا دەکات هیچ وزەیەکیان نەبێتن، سەرمابوون هەبێتن. وامان کردووە کە کێشەی خواردن چارەسەر بکەین، پێشکەشکردنی جەمی خواردنی گەرم لە ئەو شوێنانەی کە خواردنگە دانراون لە ناو عەفرین لەگەڵ بەڕێوەبەرایەتی کاروباری کۆمەڵایەتی لە شوێنی ئەوان ئەو ڕۆژانە خواردن دابەش دەکرێت بەیانیان و نیوەڕوان و ئێواران.
هەروەها تیمی تەندروستی بەسەرکردنەوە دەکاتن بەو شوێنانەی کە ڕەنگە کۆبوونەوە ئێستا خەڵکێک سەرمایە ئەگەر برینداریش نەبێ ڕەنگە نەخۆش بکەوێت. بەڵێ پەتای وەرزی هەیە خەڵکێک نەساخە هەروە هەندێک منداڵ هەنا کە لە حالەتی سەدمەدانە بەو بارودۆخەی کە بینی وانە شەڕ و بۆمبابارانکردن و ڕەنگە بینینی جەنازە و خوێن وای کردبی کاریگەریان لە سەربیا و ڕوتیمەکان سەردانی بەشێک لەو منداڵانەیان کرد کوانکردنەوە دیاریان پێشکەچن کو لەو جەوە بێنە دەرێ وەکو بەحسم کرد تیمی تەندروستیش بەسەریان دەکاتەوە هەندێک بریندار هەنە هەندێک نەخۆشی درێژخایەن هەنە هەندێکیان حالەتی لەدایک بوون هەیە ئەمانە هەموو لە ناو ئەو خێزانانەدانە بەتەکی 150,000 کەس خەڵک ئاوارەبی هەموو جۆرە ینی هیچ لایەنێکی تر هاوکاری ئێوەی کردەوە ینی لایەنی تر هەیە ئەوانەی دەستگای خێرخوازی تر ڕەنگە لە سووریا هەبن یان لە جیهان هیچ لایەنێک هاوکاری ئەویان کردو لە ناو عەفرین هەندێک ڕێکخراو هەنە ڕەنگە کەم بن بەڕاستی ڕێکخراوی بەهارە هەروەها کۆمەلێکدان بەڵام بەشی زۆریان لە حەلە بن لەوێ ئامادەکاری دەکەن بۆ ئەو خەڵکانێک کە لەوێنە لە عەفرین کەمتر بەڕاستی دام و دەستگاکان هاوکارن پاڵپشتیان کردینە ڕاستی ڕێیان کراوەیە کە ئێمە هاوکاریەکان دەگەینین هیچ گرفتێکیان بۆ ئێمە دروست نەکرد بە خۆشبەختانە هاوکاریەکانی ئێمەش بەردەوام داواکاریتان چیە ئێستا لەم کاتەدا خۆ دەزانی دەستگای خێرخوازی فارزانی ئەگەر بێت و ئەم شەڕە هەر بەردەوام بێ بۆ دانیشتوانی ئەو دوو گەڕەکە بە پێی زۆرێک لە هەواڵەکان نزیکەی 9 ملیۆن کەسن یعنی ئەگەر خەڵک هەر ئاوا شەڕەکە بەردەوام بێ ئاوارە بن ڕەنگە دەستگای خێرخوازی بارزانی بەتەنها نەتوانێت فریا هەموو ئێوە داواکاریتان چییە؟ هێوی خوازین و ئەف شەڕە بەردەوام نەبیتن دەمەکی نێزیک و هەر تازە یعنی نەها ئەف شەڕە دوماهێک بێت بە شەپۆلا پەنابەربوونێ و ئاوارەبوونێ نەمینیتن ئەف گەڕەکە بگەڕنە بزەورنە ئەف دۆخێ بەرێ هیوی خوازین هەمی کەسێک کاریامە بکات ئەم دەستگای خێرخوازی بارزانی بەرێژی مەعلان کردبوو و بە پاڵپشتیا خەلکی خێرومەند کۆمپانیان داواکاریتان بۆ ناو خەڵکی کوردستان چییە؟ خەلکی کوردستان دەشێت بەشکدار بیت لە هاریکاری و گەاندنێ تڕێکا هەژمارت بانقی دەشێت زۆر بسانایی هاریکاریەکە کێم بگەهێنیت بۆ عەفرینە یعنی بەس پێتەویە ڕاستی سوپاسیەکە گەرمە خەلکی عەفرینێ بگرێت بناوێ دەستگای خێرخوازی بارزانی سەرۆکی دەستگای سەرۆکی بۆردی بەرز مەسرور بارزانی و سەرۆک بارزانی سوپاسیە خەلکی عەفرینێتکەین بڕاستی حملەکە مەزن کردن چون حسابە خۆلێ بکەن ئەگەر 100,000 کەس دناو عەفرینێ هاتیە ناو عەفرینێ ئاوارە بووە دناوە شەو و ڕۆژێکێتنێ 200-400 کەس مایل کەمپان هەممی خەلکی بردیە ماڵێن خۆ هاریکاری پێشکەشکرینە ئەvە شتێکی مەزن بوو بڕاستی دناو عەفرینێ مەدیت مەبەرێژی هەولێرە دیتێل دهۆکی دیتێ دەما هاتنا کوردێن ئێزدی لە شنگالێ یانژی ئاوارەیان مووسلێ مەدیت خەلکی هەولێر و دهۆکێ چی کردێ بڕاستی ئەف تشتە تنێمەل وێرە دیتە بوو لە عەفرینێش ئەvە دووبارە بوویەوە خەلک هاوکارە هاریکارە هەکەرنە بڕاستی کارەساتێکە مەزنە 150,000 خەلک بێتە ناو باژێڕۆژانی ئێستا ئێمە ڕۆژانە دەبینین خەڵکی کوردستان تەواوی کوردستان هەر چوار پارچەی کوردستان بە خۆپیشاندان بێ بە قسەکردن بێ بە دیدار بێ پشتیوانی تەواوی کوردن لە ڕۆژاوای کوردستان و بە دیاریکراویش لە کوردانی دانیشتووی حەلەب ئێوە چ داواکاریەکتان هەیە لە پشتیوانی خەڵکی کوردستان بەگشتی بۆ ئەوەی بتوانن لە ڕێ ئێوە هاوکاری ئەو خەڵکە بکەن کە لێی قەوماوە ئێستا دەربەدەر بووە تەبعی هەر دامەزراوەیەک هەر منەزەمەیەک ڕێکخراوەکە نێو دەوڵەتی وەختی کار دەکات پێتەوی پاڵپشتیا مادی هەیە یعنی ئەوە وازەحە ئەف پاڵپشتیە ڕێکا خەلک و منەزەماتە و حکوومەتێن مانەحە دەوڵەتت مانەحە و کۆمپانیایەتێت کۆمکردنێ دەخوازیال خەلکی خۆتکەین ژبلی کارێن و بڕێکا مەدەنیانە تێن پاڵپشتی عەفرینێتکەن لە ڕێکێن دیژی هەوڵ بدەن منەزەماتێت ئەوروپی بتایبەتی خەلکی مێل ڕۆژ ئاوا و باکوور و باشوور ڕۆژهەڵات لە ئەوروپا پاڵپشتیا مە بکەن ڕێکە گەهاندنا پەیامێن بۆ منەزەماتەکان بگەێنن بە ئێوە کاگڕەوەش ڕێ مادی ڕێکەکە زۆر ڕێکا بانقی دێشێن وان هاریکاریا بگەین دەستگای خێرخوازی بارزانی سوبە حسابên bankiyên xwe yên nû rêkên sanahî bilav diketin dêşên di rêka wê de her yekê dêşetin harîkariya xwe çend kêm jî bî bigêhîtin bo xelkê Helebê yan Efrînê yan ew xelkê ve zivirî sedma destxoş kak roj do pirsiyar hiç rêgiriyektan lêkirê li geyandinî em komek û hawkariyane bo xelkî lê qewma
من ڕێگریەکەم لە سووریا مەبەستم لەوێ ڕێگریتان لێکرێت خۆشببختانە هەتاوێ دەقی چ ڕێگری نەبووینە بۆ دەستگای خێرخوازی بارزانانی هەم لە شامێ هەم لە حەلەبێ هەمژی لە عەفرینێ بەردەوامە چ ئیشکالیاتێک بوومە چێ نەبووینە و ببیتە هۆکارێ ڕاگرتنا کارێمە بەردەوامین دە قزمەتکردنێ یاکومە بوێ یاکوش دەستێمە بێ ئەم دکەین بە ئازادانە دەستان خۆش بێ و ماندوو نەبن هەربژین گەلێک سپاس بۆ ڕەواز حاجی ئەندامی دەستی کارژێڕی ڕێکخراوی خێرخوازی بەرزانی گەلێک سپاس بۆ بەشداریشان لەگەڵمان سپاس بۆ ئێوەمان.